عزیزان و خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش کاتی دەستپێکردنی بەرنمەیەکی نوێی سپۆرت مەگەزینە کە چەندین بڕگە و بابەتی وەرزشی ناوخۆیی و عراقی و جیهانیمان بۆ ئامادەکردون وەکو وەزانن سپۆرت مەگەزین زۆر گرنگی بە بابەتە مێژوویەکان ئەدا و بە دوای ئەو بابەتە مێژوویە وەرزشیانە ئەگەڕێن بۆ ئەم جارە لە دەستپێکدا وێنەیەکی مێژووی وەرزشیمان بۆ ئامادەکردون کە چیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1969 با پێتان بڵێم چیرۆکی ئەم وێنە مێژوویە چییە؟ ئەنوەر خەراجیانی وەرزشکاری دێرین و نووسەری وەرزشی کە ئێستا لە سوید دەژی یەکێکە لە یاریزانە مێژوویەکانی تۆپی پێی سلێمانی هەمیشە لە پەڕەی تایبەتی خۆی وێنە مێژوویەکانی وەرزشی بڵاو دەکاتەوە ئەم جارە ئەم وێنەی بڵاو کردوێتەوە کە لەسەری نووسوێتی مانگی دەی ساڵی 1969 یاریگایی شەریکەی کەرکووک ئەمە هەڵبژاردەی سلێمانیە کە بەرامبەریانەی سۆلافی کەرکووک یاری ئەکرد ئەنجامی یاریەکە سلێمانی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە سۆلافی بردەوە لە لای ڕاستی وێنەکەوە ئەوانەی کە بە پێوەن ئیبراهیم قاسم خوا لێ خۆش بوو ڕەزاق تایر و بەهادین شووتپان و عوسمانی شێخ محەممەد و فاروقی کاکفایق و حەمە بچکۆل و خوا لێ خۆش بوو عەلی لەتیف و عەلی مەعسوومن دانیشتووەکان دەسەڕاست تایر لەتیف و دلێر ئەحمەشکر و بەهادین محەممەد و عومەر تۆفیق و خوا لێ خۆشبان سەلاح محەممەد کەریم و عومەر ڕەزایە ئەمەش مێژووی ئەم وێنە وەرزشی 1969 هەڵبژاردەی سلێمانیە